خراپتر لە دۆخی موچەخۆرانی حکوومەتی ماوبەسەرچوو دۆخ و گوزەرانی پاکەوانانی گرێبەستی تەندروستی ڕاپەڕینە وەک خۆیان دەڵێن ماوەی 4 مانگ و نیوە موچەمان پێ نەدراوە بەو هۆیەوە ژیانێکی سەخت بەڕێ دەکەن سەرەڕای ئەوەش گەربێت و ڕۆژێک دەوام نەکەن غیاب دەدرێن. ئێمە کەرتی پاکەرەوە بووین کۆمپانیا بوو کۆمپانیا نەماوە دەڵێن تەندەر لێ دەدرێتەوە دەبێتە مباشر تەنفیزگەچی هیچ دیار نییە. گرفتی چیتانی ئێستا؟ وڵات جا گرفتی بێموچەی ئەمەوەی بەرپرسە لە دۆخیەوە؟ وەڵا نازانم چێمان هەیە ئەگە بەرپرس بێ ئەمە حەز دەکەین ئێستا هەمومان بێکەسی. ئەی ئەمڕۆ وەزیر هاتووە بۆ ئێرە قسەتان لەگەڵ نەکە چی پێگوتن؟ تی پەیامەکەتان گەی ئیشەڵا موچەکەتان چاک دەبێ جا نازانین ئەمە چاوەڕێ بووین هەر دەبێش چاوەڕێ بی. ئێمە کێشەی موچەمان هەیە 4 مانگ و نیوە مەعاشمان وەرنەگرتووە. وەڵڵی هەڵمان زۆر خراپە هەندێکمان کرێ چینەوە ئەگە 4 مانگ و نیو پارەی وەرنەگری دەتوانی کرێت دی؟ بەڵێن چیتان پێدراوە؟ وەڵڵی هەر دەڵێن کێشەکەتان چارەسەر بوو ئینشاڵڵا دێ و هیچی ژیان بایکۆتمان کردو بە سوتیانە تا 20 کێشەکە چارەسەر دەبێت. دا بارودۆ قچۆنە خراپە کاکە 5 مانگ زۆرە موچەی وەرنەگری موچەکەشمان هەر تەنەوەندە زۆر نییە بخۆی 300,000 بەڵام ئەگەر هەموو مانگێ بێ هەر باشترە. قایبیان داوین قایبیان داوین بەبێ موچەی؟ ئەرێ بەخوا 4 مانگە وەرمان نەگرتووە 4 مانگە هەموو ڕۆژە شاتوینە خەستەخانەی ئیشمان کردووە. بەڕێوەبەری تەندروستی ڕاپەڕین دەڵێن کۆمپانیای پاکەرەوە گرێبەستەکەی کۆتایی هاتووە هاوکات لە بەردەم مایکی پەیام بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیان و پێدانی سەرجەم موچەکانیان پێدەدات. کۆمپانیای پاکەرەوە لە مانگی سێوە گرێبەستەکەی هەڵۆشاوەتەوە تەواو بووە ئیتر لە مانگی سێوە ئێمە بەڵێن مامەڵەکانمان بۆ کردوون کە بە شێوازی تەنفیز مباشر پارەکەیان بۆ سەر بکرێت. سپاس بۆخوا ئێستا فەرمانەکە گەڕاوەتەوە ئینشاڵڵا لە 1-2 ڕۆژی داهاتووە تەواوی موچەکانی مانگی 3 و 4 و 5 و 6یان بۆ سەرفەکەی. ئەو موچانەی کە پێیان نەدراوە ئەنی بەڵێنی ئەویان پێدەدرێت کە موچەکانیان نافەوتێ هەمویان پێکەوە پێدەدرێت نافۆتێ مانگی 3 مانگی 4 مانگی 5 مانگی 6 بێکەوە وەرەگرن. بەهۆی دواکەوتن و پێنەدانی شایستە داراییەکانیان پاکەوانان مانیان لە کارەکانیان گرتووە و زبڵ و خاشاکێکی زۆر لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان کەڵەکە بووە. ئەو پاکەوانانە ژمارەیان نزیکەی 270 کەسە لە سنووری تەندروستی ڕاپەڕین وەک خۆیان دەڵێن تاکو ئێستا دەستیان پێ دەکرێت و هەر ڕۆژە و بە پاساوێک موچەکانیان دوا دەخرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.